بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخزمة تفسير سورة توبة جيان بسر أبين. سورة توبة يشكل سورة مدنية كان لأواخر عمري پیغمبر وصلى الله عليه وآله وسلم هاتو تخواروا فصحي منافقة كان أكاتو دريان أخاو صفات كان ينباسك بدريجي زورق لصفات منافقين لبيشتراب وباس كردين وصفات كافر كان برق وباس كردين وصفات إيمان داران الرازقو لميدان الجهاد تيكوشان وباس كردين. لآياتي نوت شوارا أفرمي يعتذرون إليكم إذا رجعتم إليهم. أجر كاتئ وأجرنا وأي بيغمري خوا صلى الله عليه وسلم لقالها ولانا كينا وناو مدينة أوانيا عذرتان بؤهن نوا توش بلي أي بيغمبر صلى الله عليه وآله وسلم قل لا تعتذروا لن نؤمن لكم. هيج عذر مهن نوا إما هيج برواتان بيناك نو عذران بيننا ونهن نو برواتان بيناك. قد نبأنا الله من أخباركم كبرواتان بيناكين اشتكشتي خومانية برواتان بيناكين چونك خواي قوره حوالي ايوي بيداوين بلام لقل أوشا وسيرى الله عملكم ورسوله خوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم كرد وكاني ايو أبينا ثم تردون إلى عالم الغيب والشهادة. أقرنا ولاي خوا جل جلاله خوايك وعالم بغيب أويك نازان راوة وعالم بويك الشهادة لبيششاوة فينبئكم بما كنتم تعملون. حتشيش تيكتان كردبي هر هموي بيتان أو تريتو أخيان ريتو بيششاوتا كاتل خزمت أم آيات بيروزا أوستي أهل النفاق يكي لصفات كان يعني عذر هنا نوي بدرو يعتذرون إليكم إذا رجعتم كاتك إيو أقرينا ودمو شاوتان بريق أكيوتو دس أكن بعذر هنا نوى عذر كان يجدرون ونيا عذرك الرازقو يا نبي وكو إما داراني الرازقو عذر كان ينهم درون. آية أهل الدين لقال عذري منافقينات شبكا رب العالمين أمر أكاب بيغمبر صلى الله عليه وسلم بيان بلي عذر كان مهن وبرواتان بيناكين خوا خوي آقاداري كردوين بناواخني إيو بكاري إيو هوالي بيداوين. ليرا علماء فرموا خصوصيتي كي بيغمبر صلى الله عليه وآله وسلم كأفرمي قد نبأنا الله من أخباركم خوا إمي آقادار كردوها بهوالي إيو لغير بيغمبر خواش صلى الله عليه وآله وسلم أم حالات دروز نابل بوي أفرمي مسألة نبأنا الله كأخوي قرب بيداوين دو معنى أقريته وإيكي كان ويك أمشتا لبيغمبر ونية أم مسألة عذر ورنقرتنا لخدي خواه جل جلاله هموشتك معلوم بو بيغمبر صلى الله عليه وسلم هندكيش أويك أفرمون مسألة أما خصوصيتي بيغمبر ناكري كسك هات كمنافق بو عذري هنا وتو عذرك اللي قبولنك أمتي إسلامية بعذر منافقان قبولك. رحمتي خوالة سلمان عودة لباسي منافقة الله والله أجر أمتي إسلامي شنك بيغمبر صلى الله عليه وسلم ما مالي جواني كله لقال منافقة أجر إما أو عندما مالو ما لقال اكتراب كده كيشما نام جاري وهي مسلمان عذري هي عذري حقيقي رازقوي هي توب الرأي بيناك ورم أمتا عذري منافقك قبول أكا أو بيغمبر صلى الله عليه وسلم بخودي خوي كأما قبولناك عذر كان لي ورناك تشوك خوا جل جلاله بيوتو أقداري كردوا بلام ليرة دروازيك أكاتو وسيرى الله عملكم ورسوله يان هرشيا يان مجدي لا يكهر شيء يعني هرشيتان كردوا لبنا ويا لمودوا كان خو بيغمبري خوا صلى الله عليه وسلم بي أقدار
هەرچی ئەکەن خوا بە خۆشەویستەکەی ئەڵێ ئەوەیان کرد ئاواتان کرد ئەم لاولا نەکەن ئەوە یەک دوو موژدەیە ئەمە یعنی ئەی منافقین ئەگەر بگەڕێنەوە لە دوای ئەمەش هەر هەموو ئەگەر بگەڕێنەوە پەشیمان بنەوە کردەوەی چاکەن چۆن کردەوە خراپەکانتان خوا پێ ئەزانێ چاکەکانیشتان خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ئەزانێ وەخوا لێتان ئەبورێ ثم تردون إلى عالم الغيب والشهادة كرخو أجر توبة نكن رجل رجان هر أجرنا ولا أو خوي هر تشتي أشكر وبنهانا هر هم أذان وات أجر توبة جنكن هر أمرنو هر أسنو حضوري أو أجر لي رش فضحتان نكا خو هر أسنو بردم أو هر تشي كردوتانا اللي هي فينبئكم بما كنتم تعملون هر تشي كردوتانا بشانتان أدريتو بيتان أدريتو مسألة غيب وشهادة إنسان جاري وای خۆی شتێکی کردووە دوو غیبمان هەیە غیبی مطلقمان هەیە و غیبی نسبیمان هەیە غیبی مطلق بەس خوا جل جلاله ئەیزانێ غیبی نسبی ممکنە ئینسانەکانیش دەرکی پێ ببن و پێی پێ ببن غیبی مطلق ئایا سبەینێکی ڕوئەدا ئەم پێوتێ غیبی مطلق غیبی مطلق دەیان ساڵ و هەزاران ساڵی تر لەمە دووە چی ڕوئەدا هەموو ئەبێتە غیبی مطلق بەڵام جاری وا هەیە کەسێک شتێکی کردو ئەم کردەوەیەک ئەمە بەنسبەت تۆ کە نایزانی غیبە بەنسبەت خۆیەوە غیب نییە چونکە خۆی ئەزانێ تەسەوور کە لەم ئاەتە پیرۆزە کە ئەفەرمێ خوا عالیمی غیب و شەهادە یعنی منافقەکان حتا غیبی نسبی کە خۆتان لە بینی خۆتان ئەزان خەریکی چ کارێکن خۆش جەل جەلاله لە ئێوە باشتر ئاگادارترە ئەو ئێوەی خەلق کردو زیاتر ئاگادارترە هەندێک جار ئەڵێن ساحر و ئەم بە زمانە غیب ئەزانن طبعا غیبی مطلق هیچ کەسێک نایزانێ ئەوەشی ئیدعای کە محقق ئەو کەسە درۆزنە هیچ پێیشی پێ نابە یعنی سبەی چی ڕوئەدا ئینسان بەرەو کوێ ئەڕوا ژیان بەرەو کوێ ئەڕوا مرۆڤ چی لێیە طبعا میلەتی کوردی ئێمە نیوەی بڕۆی بە ساحیرە نیوەی بڕۆی بەو کەسانەی کە سەحرەکە هەڵەوەشێنەوە هەردووکیان غەڵەت ئەوەی کە سەحرەکە هەڵەوەشێنێتەوە جاری وای قسەی واکە لە دینە هەرجێی نابێتەوە جاری وای ئەڵێ پێی ئەڵێ وەڵا سەحرێکە لێ کراوە تازە هەڵیش ناوەشێتەوە کورە نەک بە تۆ چوزانی خۆ علمی غیبی مطلقە علمی غیبی نسبی ئەوەیە کە ئەو شتێک کە لە نێوان ئینسانەکانە ڕوئەدا یا لە مێژووە ڕوویداوە ممکنە کەسێ مێژوو بۆ تۆ ئەگەێڕێتەوە تۆ ئەم معلوماتت نەزانیوە ئەمە شتێکە ڕوویداوە غیبی نسبیە خەڵکێک زانیوێتی یەک ساحر نییە یان با بڵێن یەک شەیاطین نییە غیبی مطلق بزانن ممکنە غیبی نسبی بزانن بۆ نمونە تۆ چیتە لای ساحرێک یەکسە ئەزانێ ناوە چییە شەیاطین ممکنە ئێ ناوی تۆ خۆ غیب نییە بەڵام تۆ زۆر سەرێ سوڕەمێنێ بەنسبەت ئەم کەسەوە غیب بوو چۆنی زانی هەندێکی فەنە هەندێکی بە علمە بە دەم و چاوە هەندێکی شەیاطین پێیان ئەڵێ ناوی فڵان کەس ئەوە غیبی نسبیەکەیە غیبی مطلقەکە ئایندەی تۆ بەرەو کوێ ئەڕوا یەک لەحەزەی تری تۆ چی ئەبێ غیری خوا جەل جەلاله هیچ کەسێک نایزانێ ئەمە ڕەبتی بەس بە ڕەب العالەمینەوە هەیە ئایندە خصوصیەتی خوایە جەل جەلاله یا علمی تایبەتی خوایە جەل جەلاله ڕەبتی بە هیچ کەسێکەوە هیچ کەسێک پێی پێ نابە و دەرکی پێ ناکە بۆیە هەر کەسێک ادعای علمی غیبی مطلقاً کافرە بێ هەر کەسێ ادعای غیبی مطلقاً کافرە بێ تەسەووری وابێ ئایندە ئەزانێ حتا ئەگەر تۆ بڕوای پێ بکەی پێ دوابێ ئەو ئایندە ئەزانێ تۆش پێی کافرە بێ چونکە قەناعەتە وا بووە صفەتێکی خوا کە خصوصیەتی خوا داوتە بە غیری خوا بۆیە ئەگەر غیبی نسبی زانی کەسێک کافرە بێ حتا ئەگە بڕواشی پێ بکەی کافر نابی چونکە ئەو غیبە غیبێکی مطلق نییە غیبی نسبیە بەڵام ئەبێ بزانی غیبی نسبی پەنهان لە پێش چاوی ئینسانەکان ئیلا ساحر ئەیزانێ هەندێک لەوانەیە ڕوقەی شەرعیوانە خوێنن پێتەڵێن ئەڵێن وەڵا سیحرەکە لە فڵانە شوێنەیە کە ئەڕۆی لە فڵانە شوێنەیە دڵنییا بەو کەسە خۆی کەوتە جێژێ کاریگەری شەیاطینەوە چون شەیاطین بزمێکیشیان هەیە ها زۆر بە ئینسان ڕائبێرن هەر ئەوەنە چۆ ژێر کاریگەریان ها فەزادوهم ڕەهەقا لە قورئانە باسی ئەکا زۆرتر ئەیترسێنن زۆرتر ژێر دەستەی ئەکەن چاوشۆڕی ئەکەن بۆیە ئێمە لە عەقیدەی ئیسلامیە
بڕوامان وایە کە علمی غەیبی مطلق تەنها و تەنها خوا جەل جەلالوهو ئەیزانێ. غەیبی نسبیش هەندێکی ممکنە ئینسانەکان دەرکی بکەن، چونکە ئەو شتە لای تۆ غەیبە، لای کەسێکی تر غەیب نییە، کەسێکی تر پێتەڵێتەوە. بەڵام لە قیامەتە کە فەیونەبئوکم بما کنتم تعملون، هەرچی کردەوەی کە خۆت کردوتە خوا پێت ئەڵێتەوە، پیشانت ئەداتەوە. ئەمە غەیب نەبووە، ئەمە شتێ بۆ خۆت کردوتە، کردەوەی خۆت ناکاتە غەیب. ڕاستە لای خەڵک شاردوتەوە بە نیسبەتی خەڵکەوە غەیبە، بەڵام بە نیسبەتی خۆتەوە شاراوە نیە، خۆت ئەیزانی و رب العالمینیش اعترافە پێ ئەکا لە قیامەتە لەسەر ئەو. عینەن باسی حلفەکە لەگەڵ منافقینە دەست پێ ئەکاتەوە، ئەفەرمێ سەیحلیفون بالله لەکم ئیذا انقلبتم ئیلەیهم. ڕەحمەتی خوا لە محەممەد متەوەلی الشەعراوی بێ، ئەڵێ کورە بێعەقڵتر لە منافق و کافر دروست نەبوو. ئەڵێ چەند ئاەتی قورئانەیە سین بەکارێنێ، ئەڵێ لەمە دووە منافقەکانیان وا ئەڵێن، یا کافرەکانیان ئاوا ئەکەن، یان ڕێک ئاوا ئەکەن. ئەوە خوای گەورە فەرمێ لەم ئاەتە، ئەم ئاەتە پیرۆزە، ئەڵێ لەمە دووە ئەمانەیان سوێنتان بۆ خۆن کە گەڕانەوە ناو مەدینە، ئیذا انقلبتم ئیلەیهم، گەڕانەوە ناو مەدینە، ئەوان دەستەکەن بە سوێن خواردن. تەسەوور کە دەستەکەن بە سوێن خواردن، ئەمانە بۆتان ئەم منافقانەیەکێکیان نەبوو بڵێ ئەرێ با نەچم سوێن بخۆم، خۆ لە ئاەتەکە هاتووە. هەموو ئیمانداران ئەم ئاەتە ئەخوێننەوە، سەیحلیفون بالله ئیذا انقلبتم ئیلەیهم، سوێن ئەخۆن بەخوا. سبحان الله. سیرەکەی یەکێکیان عەقڵ و دەرکی ئەمەینی هەر ئەچن سوێنەکە ئەخۆن لە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەم سوێن خواردنە زۆرە خۆی بۆ خۆی صفەتی منافقین. ئینسان ئەگەر گومانی نەبێت لە قەزیە صدقەکەی خۆی پێویستی بە سوێن نییە، بەڵام منافقین زۆر سوێن ئەخۆن، چکە لەسەر بەتاڵن، ئەیانێ بە سوێن سواغی ئیشەکەی خۆیان بدەن. دەی کاتێک کە ئێوە گەڕانەوە دەستەکەن بە سوێن خواردن، لتعرضوا عنهم، بۆی پشتیان تێبکەن وازیان لێبێنن. ئاەتەکە فەرمێ فعارضوا عنهم، وازیان لێبێنن کە سوێنەکانیان خوارد. ئینەهم ریجس، کورە ئەوانە پیسن، پیس. ئایا جەستەیان پیسە؟ ناوەڵڵا، معنای ئەمانە، مەغزای ئەمانە پیسە، ئەمانە مەوایان جەهەنەمە منافقانە. بۆچی مەوایان جەهەنەمە؟ جەزاء بما كانوا يكسبون، لەبری ئەو کار و کردەوانەی کە کردویانە لە دنیا، حتمەن جێگەیان ناو بەهەشت، ناو جەهەنەمە. ئەفەرمێ یحلیفونە لەکم لیەرضوا عنهم، ئیتر دەسەکەن بە سوێن خواردن دەی لەسەر یەک لەسەر حتا ئێوە لیان ڕازی بن. کور ئەگەر ئێوەش لیان ڕازی بن، فإن ترضوا عنهم فإن الله لا يرضى عن القوم الفاسقين، خوا هەر لیان ڕازی نابێ جل جەلالوهو. دەی بیرکەنەوە کەسێک منافق بێ لە جیهاد دوا کەوت بێ، دەستکا بە عوزر هێنانەوە، عوزر لەسەر عوزر، عوزری درۆی زۆر ئەهێنێتەوە، دوایی دەسەکا بە سوێن خواردن، ئەوەندە سوێنە خوێنێتەوە تاوەکو ڕازیتانەکە کە ڕازیشی کردن، خوا هەر لیان ڕازی نابێ. ئایا لەم نێوانە پێچەوانەیەک نابێنرێ؟ لایەک ئەفەرمێ پێیان بڵێ لا تعتذروا لن نؤمن لكم، ئیمانتان پێ ناین، بڕاتان پێ ناکەین، ئێوە عوزر مەهێننەوە. لایەک تریش ئەفەرمێ فأعرضوا عنهم، ئەفەرمێ حتا بەم قسانە سەرزەنشتیان کە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، حتا وەکو بگەڕێنەوە، هۆشکەنەوە، بەڵام لەگەڵ ئەمەشا چاوپۆشیان لێ بکە، یعنی لەگەڵ سەرزەنشتکردنیشا چاوپۆشیان لێ بکە. بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تحملێکی بۆ لەگەڵ ئەهلی نیفاقات، وەرە سوور بزانی ئەمان لەناو مەدینان، سوور بزانی کافرن، سوور بزانی ئەهلی جەهەنەمن، کەچی هەر مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵاکە، لەعەلە ئەگەڕێنەوە، تەوبە ئەکەن، پەشیمانە بنەوە. سێ وشە هەیە کە لەسەریان بوەستین. یەکەم لەن نؤمن لەکم، وشەی نؤمنە لە قورئانی پیرۆزە بە چوار شێواز بەکاریە. نؤمنە هەنەجار خۆی بۆ خۆی متعدیە و مەفعولیە، هەنەجار بەهۆی باءەوە ئێوێ، هەنەجار بەهۆی لامەوە، هەنەجار بەهۆی مینەوە. لە قورئانە هەمووی واردە. هەرچی نؤمنەیەک لە دوایەوە باء هات بە معنای عەقیدەیە. مثلا پیغمبری خدا صلی الله علیه و آله وسلم فرمى الإيمان أن تؤمن بالله وملائكته، إيمان بيني بخوا
أو يعني عقيدتها بأخوة جل جلاله وبيغمبر إخوة صلى الله عليه وسلم وهكذا. يعني وآية بيروزا ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. أو باس عقيدة هميشة وشيء إيمان نؤمنا لقل شيء لقل باء بكار هات بمعنى عقيدة. أجر لقل لا ما بكار هات بمعنى تصديق ده. هلم آية بيروزا فرمي لن نؤمن لكم يعني برواتان بيناكين نك عقيدة من بيتانية. يعني براكاني يوسف علين وما أنت بمؤمن لنا تو بالرابع إيمانك تصديقي إيمانك شكون مؤمن لقل شيء لقل لا ما بكار هاتو أجر بيتو بتنهاج بكار بيا لقل منها بكارية بوايا كاتو أمان أديب بران بركات ويقول القرآن فرمي ومنهم من إن تأمنه بدينار لا يؤديه إليك. لأهل كتاب هيانا أجر دينار شبيتي إخوة تأمين ناكري أماني نية حتى كوت بردسي إخوة. ومنهم من إن تأمنه بقنطار يؤديه إليك هشيانا يكي وألطوني بدري وأنا أمانة بارزة بوتينتو. طبعا إنصافي قرآن زور قولي كسيكي كافر أهل كتاب عيسى بكر إخوة أزاني تسليس أكا يعني سيخوا دأني روح القدس الله مسيح دأني لعينا كاتا دي قد بدأ رب العالمين أو إنصاف قولين لقلا قالت يانا أو ندد سباك أجر كيوي أعطوني بيتي بوتينتو هش أنا أو ندد بيسو بدأ يك ديناري بدأ يتزل ناداتو تأميني ليرة لم آيات أفرمي ومنهم من إن تأمنه ها كم مفعول الراس توخو بمعنى شيء بمعنى إعطاء الأمان دي. يعني أجر هرشتيكي أمانة بخيت بردسي فوتا أمانات واني بيديتي لقل مني شهر أو هاي لسورة لإلاف قريش الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. يعني خواهي قورا أماني دابوني لترس حش ترسي كان نبو كوابو أكري آمنا بمعنى اعتقاد بمعنى تصديق بمعنى أمن وأمان بيت بهرسي معنى كده لقرآن بيروزا اللي رلم آياتي إما بمعنى شيء بمعنى تصديق ده أفرمي يعتذرون إليكم إذا رجعتم إليهم قل لا تعتذروا لن نؤمن لكم يعني لن نصدق لكم قد تصديقي إيوانا كانوا قصاقتان بالراس نازل وشي دوام كلا سري بوستين وشي رجس لقرآن بيروزا بو رجس مادي ومعنوي بكار هاتوه بو هردو كان أفرمي إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان. باشتوك عرق أبيني فعلا رجسة فعلا بيسي دي يعني قمار مثلا فعلا بيسي كي مادية هندي جاء رجس بمعنى توريت لقرآن أفرمي قد وقع عليكم من ربكم رجس من ربكم رجس يعني غضب يعني سخط من الله بمعنى كردوي بيسي جديه فأعرضوا عنهم فإنهم رجس هندي أفرمون أم آيات بيروز لمفسرين أم آيات خومر كلا صددي أوان معنى كي أو هاي يعني أمانا زور كردوي كي بيسو بدن بشتي أنت أكو أزيان لبن أي بيغمر صلى الله عليه وسلم عذر كان يعني قبولك بابرن بلناوكم القابو شوازة بما النوا شو دولتي مسلمان كدروس أبيض تنها دولتي إيمان دارنية دولتي منافقة دولتي إنسانية كافري تياجيبته منافقي تياجيبته فرموتا منافقة رب العالمين أفرمي لي قبولك قينك بمعنى بيسي ظاهري جدي بمعنى بيسي معنوي وباطني دي ممكن لم آية بيروزا فأعرضوا عنهم فإنهم رجس يعني من ناخيا بوغانا بيسا يعني خويا أمن دعم لك قبيحوا بدو بيسن كالكي أوانية ليان قرأي بيغمبر صلى الله عليه وآله وسلم بابتي دوم أما كعرسانا كم مسألة رجس إنما المشركون النجس لقرآن هاتوا مشركان نجس بيسن أما منافقا باسكا على رجسن
پیسێکی معنەوی بە ئەهلی کوفر و بە ئەهلی نیفاقەوە هەیە. ئایا دەوڵەتی موسڵمان دەوڵەتی تەنها پاکانە یان دەوڵەتێکە کە پاک و پیستیە جێگە ئەبێت؟ ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەوڵەتی مەدینەی کە دروست کرد تەنها بۆ ئیماندارانی دروست کرد؟ مەگەر یەهودی لێ نەبوو، مەگەر نەسارای لێ نەبوو، نەسارای نەجران، مەگەر پڕ نەبوو لە منافقە؟ 300 ئەوەندە منافق، 370 منافق بیرکەرەوە بەس لە پیاوانە یەن و ئەڕۆن لە ناو مەدینەیە، یان هەندێکە فەرموو 300 منافقی پیا و 170 منافقی ژن لە ناو مەدینە هەبوون، ئەوانەی کە ظاهر النفاق بوون، ئاشکرا بوو نیفاقەکەیان. ئەصحاب لە بینی خۆیانە ئیشارەتیان بۆ کردن، ئەها ئەوە فڵان کەس بوو سوێنی خوارد، ئەوە فڵان کەس بوو هاو عوزری هێنایەوە، چونکە بە ئاەتەکانە بۆیان دەرەکەوتەوانە منافقن. لەگەڵ ئەمەشا یەک موسڵمان بەرامبەریان دەموچاوێکی گرژ نەکرد، هەر بە ئومێدی ئەوەی لەعەلە دەی بگەڕێنەوە. حتى حذيفة كصاحب السر بيغمبر صلى الله عليه وآله وسلم، يعني بوشي بو بصاحب السر خوشويست، حتى بويشي نأود، يعني بو إمام أبو بكر بينود، بو إمام عمر نود، ليش الغزوة كان برياري عند اختيالي بيغمبر كان صلى الله عليه وسلم. حذيفة تنبيه أميكر هستي كرت حالتك طبيعية هي يعني ورده بيغمبر خوا صلى الله عليه وسلم زور بو بين بخنا كناري شاخێک و لێو بخەنە خوارەوە، زوو هەستی بەمە کرد، هاواری کرد و نزیکەوتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانەی ئەو دەوروبەرەی جوان بینی، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وتی ئەمانەی لەم دەوروبەرە بینیتن زۆریان بۆ من هێنا، بۆیە حوزەفە هاتی ئەمانە خولەسی نیفاق، ئەگەنا بەویشی نەئەوت، ئەمانە تەواو منافق. کە زانیان حوزەیفە هات و وردە غەڵ بە غەڵەو زۆر ڕایان کرد، دوور کەوتنەوە، ئەگەنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى ئەو سڕەی لەویش ئەشاردە. وإلى التاريخ أفرمون أجر أو هالويستي حذيفة نبوة، يا حذيفة منافق كائن أناس كوتا وش لخزمتي أبو وستين وش يكسبون لقل يعملون للقرآن، كسب عمل شيء، كسب هرشتي كإنسان أو أن كردبي أو أن بو بتكاسبي أو أجر توبشي ليا إيش يبكي يكجر بيكي بيدنالن كاسبي كي أوي ئەبێ ئەمەندە و ئیشە و کردبێ ئەڵێن کاکەمە کاسبەکەی چی؟ ئەڵێن وەڵامە زەڕەنگەرە، چونکە هەموو ڕۆژی ئەچێتە سەر دوکانی زەڕەنگەرێکە و بۆتە بەشێک لە ژیانی ئەو، اینجا پێوتێ کاسبی. عمل تەنها جارێک کردوێتی. ئەی منافقین صفەتی نیفاقیان یەک جار بوو، یان صفەتی نیفاق بوو بۆتە کەسب لای ئەوان. ئاەتەکە فەرمێ چی؟ فەیونەبئوکم بما کنتم تعملون یەکەم جار، هەرچی کردوتانە، چونکە ئەگەر تەوبە بکەن بگەڕێنەوە لای خوا، ئەو کاتە ئەوەی کە کردویانە لە نیفاق پێیان ئەوترێتەوە، بەڵام لە کاتێکە کە باسی جەهەنەم ئەکا ئیتر تەواو مەجالیتیان نامێنێتەوە. فأعرضوا عنهم فإنهم رجس ومأواهم جهنم جزاء بما كانوا يكسبون، يعني خاطر ناو جهنمەوە چونکە نیفاق بۆتە کەسابەتیان. کەوابوو ئەگەر کەسێک صفاتی نیفاقی تیا بوو منافق نییە، بەڵام ئەگەر نیفاق بوو بە کەسبی اینجا منافق. صفاتی نیفاق پێغەمبەریان صلی الله عليه وسلم بۆی باس کردوین ئیزا حەدەثە کەذەبە، هەر قسەی کرد دووسێ درۆیتی ئەک، ئەگەر وعدی دا بێوەعد ئەبێ، ئەگەر ئەمانەتێکت دایە هەر شتێک ئەمانەتێکت دایە ئیلا ئەمانەتەکە خیانەت دێکە بە جۆرێک لە جۆرەکە، بە هەر نەوعێک بێ دەستێکی خیانەتی بۆ ڕایکێش. ئەم سێ صفەتە ئەو کەسەی کە لە خیانەت ئەکا لە ئەمانەت ئەبێتە منافق، نە صفەتێکی منافقی تیا ئەبێ، چونکەوە عەمەلی نیفاقی کردووە. کەسێک کە درۆ ئەکا عەمەلێکی نیفاقی کردووە نابێتە منافق. بەڵام ئەو کەسەی کە لە بنەوە خیانەت ئەکا لە دین، ئەوە خولەسی نیفاقی تایە و کەسبی نیفاقی کردووە، بۆی ئاەتەکە ئەفەرمێت جەزاء بما كانوا يكسبون. کەوابوو ئەو کەسەی نیفاق بکاتە کەسابەت حتمما لە دائیرەی ئیمان چۆتە دەرەوە، بۆتە بەشێک لەو نیفاق، بۆتە بەشێک لە ژیانی ئەو. ئەم چەند ئاەتە پیرۆزە کۆمەڵێکی تر لە صفاتی منافقینی بۆ باس کردین، وە کۆمەڵێک لە عذابی نیفاقی بۆ باس کردین، و مامەڵەیەکی تری پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم پێوتین کە ئەویش ئەوەیە ئەم خۆشەویستە لێیان ڕازی ئەبێت ئەگەر بشزانێ خوا لێیان ڕازی نابێت.
ئەیزانی خوا لەمانە ڕازی نییە بەڵام ئەو هەر لێیان ڕازی ئەوە بۆی ئاەتەکە ئەفەرمێ ئەگەر ئێوەش لێیان ڕازی بن خوا جەل جەلالوه هەر لێیان ڕازی نابێ خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت لە صیفەتی نیفاق دوورمان خەرەوە یا رب العالمین یا ربی خوای گیان ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد یا ئیلاهی عەفومان کە خوای دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوای گیان بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێن دەروی خێرمان لێ بکەرەوە یا رب العالمین یا ئیلاهی مەمان دەرەدەسی خۆمان بۆ چرکە ساتە یا رب العالمین تۆ خۆت خاوەنی ئێمە یا ئیلاهی هاوار ئەهێنین بۆ لای تۆ سپاردە قەت لای تۆ زایە نابێ وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین حیا و شەرمی خۆمان سپاردەی تۆ ئەکەین خێزان و ماڵ و مناڵ و دایک و باوک و برا و خوشک و خزم و کەس و کار و خۆشەویستانمان سپاردەی تۆ ئەکەین مامۆسا و قوتابیەکانمان سپاردەی تۆ ئەکەین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاردەی تۆ ئەکەین یا رب العالمین ئیلاهی ئەزانین کافرانی جیهان بە هەموو لایەک و لە هەموو شوێنێکەوە زۆریان بۆ هێناوین بەڵام پەروەردگارە هانامان هێناوەتە بەردەم قورئانەکەی تۆ بە نووری ئەم قورئانە یا ئیلاهی ڕەحممان پێ بکە سیادە و قیادەی جیهان بخەرەوە بەردەستمان یا رب العالمین خوای گیان بمانگێڕە لەو عەبدانەی کە ئەیانکەی بە سەبەبی قەدەرێکی زۆر گەورە بۆ سەرخستنی دینەکەت یا رب العالمین خوای گیان عەدالەتی خۆت لەسەر دەستی ئێمە بگێڕەوە بۆ ناو خەڵک یا رب العالمین خوای گیان ئەو زوڵم و زۆرەی لە هەموو جیهانە ئەکرێ ئەو دزی و دەغەڵی لە هەموو جیهانە ئەکرێ لەسەرمانی لا ببە یا رب العالمین ئەزانین یا ئیلاهی ئێمە شیاو نین بەڵام تۆ خۆت ئەگەر ویستت چۆن موسا دروست کرد ئەوە ئومەت دروستەکەیتەوە شیاومان کە یا رب العالمین چۆن ئەصحابت هەڵبژارد هەڵمان بژێرە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لە گوناهی مردوەکانمان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو مردوانەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە بێکەسن و بێنازن و کەس نییە دوعایان بۆ بکە ئێمە دوعایان بۆ ئەکەین یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی و کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت هەرچی ئەمانەیە پێمان عەتاکە یا رب العالمین ئەوەی بۆ دین و ژینمان باشە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لە هەر شوێنێکی ئەم جیهانە موسڵمانێک لە ناڕەحەتیایە خوایە بەهانایە وەرە ڕزگاری کە نەجاتی بدە سجنەکان پڕن لەم ئیمانداران یا ئیلاهی ڕزگاریان کە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیمان لە دڵمانە شیرین کە ئەخلاق لە دڵمانە شیرین کە یا ربی خۆیان تاعەت لە پێش چاومان جوان کە یا رب العالمین خوای گیان پەنا ئەگرین بە تۆ لە گوناهێک کە کردومانە بە ئاشکرایە پەنهان بە زانین یا نەزانین بە شەوە یا بە ڕۆژە لەمەو پێش کردومانە یا لەمەو دوائیکەین و فریای تەوبە ناکەوین دەیا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەێنە اشتیاقی دڵی ئێمە پێ بگەێنە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لێمان ڕازی بۆ ئەم دوعایەمان قبول کە خوای ئەم دوعایەمان قبول کە خوای ئەم دوعایەمان قبول کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قال لنا من شو جبوري وخالي من قبولك